تا ئێستا لە هەرێمی کوردستان سندوقی خانەنشینی بوونی نییە. بە جۆرەی یاسای چاکسازی لە هەرێمی کوردستان دەبێت سندوقی خانەنشینی دابمەزرێت. بەڵام نزیکەی ساڵێکە یاسای چاکسازی پەسەند کراوە، بەڵام ئەو سندوقە دانەمەزراوە و لەلایەن حکوومەتیشەوە هەنگاوی پێویستی بۆ نەنراوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دامەزراندنی سندوقی خاننشینی جگەلەوەی ژیان و گوزەرانی خاننشینان باشتر دەکات، لە هەمان کاتدا حکوومەت دەتوانێت وەبەرهێنانی تێدا بکات. سندوقی خاننشینان مخالفێکی یاساییە کە نەبێت تا ئێستا و تا ئێستا کە نەبووە بەمعنای ئەوەی کە ماگانە لە فەرمانبەران بڕاوە و داهاتەکەی نەچۆتە سندوقێکەوە بەناوی سندوقی خاننشینی بۆی کە دواتر کە بە یاسا خاننشین بوون بگەڕێتەوە بە فەرمانبەران. ئەمە مخالفێکی یاسایی سەریح و گەورەیە. وەزارەتی دارایی لێی بەرپرسیارە بە دەرەجەی یەک و زوڵمێکی گەورەیە لە فەرمانبەران ئەکرێت. زیاتر لە 15 ساڵە لە عێراق سندوقی خاننشینی یەکگرتوو دامەزراوە و سندوقەکەش خاوەن داهاتێکی زۆرە و زۆر جار حکوومەتی عێراقی قەرزی لێ دەکات. دانانی ئەم سندوقە لێژنەیەک پێکهێنراوە، نوێنەری لاینە پەیوەندیەکان لەم لێژنەیە دەبن. ئەمە لە کۆبنەوەی داهاتوو هەوڵ دەدەین کە حکوومەت کاری لێژنەکە بە پەلەیی بە زووترین کات تەواو بیتن بۆ ئەوەی ئەم سندوقەش دابمەزرێت. حکوومەتی هەرێمی کوردستان ماگانە لە هەموو فەرمانبەرێک 7% لە موچەکەی وەردەگرێت بۆ خاننشینی، کەچی تا ئێستا سندوقی خاننشینی دروست نەکراوە و دیاریش نییە ئەو پارەیە چی بەسەر دێت. سیرۆن حوسێن، کورسات نیوز، هەولێر.